سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەن. ڕۆژنامەی سەباح بڵاوی کردوێتەوە ئەگەری بەهێز هەیە کە عێراق و هەرێم تاوەکو کۆتایی ئەم ساڵ ڕێک بکەون. ڕۆژنامەی سەباحی عێراقی لە ژمارەی ئەمڕۆیدا بڵاوی کردوێتەوە هاتنی شاندی هەرێم بۆ بەغدا و کۆبوونەوەی وەزیری دارایی هەرێم لەگەڵ لیژنەی دارایی ئەنجامی باشی هەبووە و بڕیارە لەم هەفتەیەش شاندی هەرێم سەردانی بەغدا بکاتەوە. ئاماژە بۆ ئەوەش کراوە لە ئەنجامی گفتوگۆکان هەردوو لا گەیشتون بە لێکتێگەیشتنی باش بۆ چارەسەری کێشەکان و دەیانەوێت هەموو کێشە داراییەکان تاوەکو کۆتایی ساڵ یەکلا بکەنەوە. ڕۆژنامەکە باسی لەوەش کردووە لە گفتوگۆکاندا باز لە دۆسیەی نەوت کراوە و بڕیارە لا کۆبوونەوەکانی داهاتوو ئەو گفتوگۆیانە لەو بارەوە بەردەوام بێت تا بە تەواوی چارەسەری ئەو دۆسیەش دەکەن و یەکلایی دەکەنەوە. یەکێتی مامۆستایانی کوردستان یاداشتێکی چوارخاڵی بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەرز کردەوە و داوای کرد موچەی مانگی هەشدا بەش بکرێت و لە لیستەکەشدا وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا پێش بخرێت. لە ڕاگەیەندراوێکدا مەکتەبی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستان ئاماژەی بۆ ئەوە کردووە یاداشتێکی چوارخاڵیان بۆ ئەنجومەنی وەزیران بەرز کردووەتەوە و داوایان کردووە هەرچی زووە موچەی مانگی هەشت دابەش بکرێت و ڕیزبەندی موچەی پەروەردە و خوێندنی باڵا لە لیستی موچەدا پێش بخرێت. داواش دەکات پلە بەرزکردنەوەی مامۆستایان دەست پێ بکاتەوە. هەر بە گوێرەی ڕاگەیەندراوەکە یەکێتی مامۆستایان داوای کردووە کێشەی مامۆستایان وانەبێژ بە دامەزراندن یاخود بە گرێبەستکردن چارەسەر بکرێت. یەکێتی مامۆستایان و تووشێتی جێبەجێکردنی ئەم یاداشتە دەبێتە خاڵێکی گرنگ بۆ بەردەوامیدان بە پرۆسەی خوێندن کە ئەم داواکاریانە داواکاری هەنووکەیی مامۆستایانە بۆ دەستپێکردنەوەی دەوام بە تایبەت لەو ناوچانەی کە بایکۆتی خوێندنیان کردووە. دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق بڕیاریدا فرۆشتنی کارت و سیمکارتی کۆڕەک قەدەغە بکرێت. دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق بڵاوی کردوێتەوە کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم لە 38 ساڵی ڕابردووەوە مۆڵەتی بەسەر چۆ و گرێبەستەکەی نوێ نەکردووەتەوە. بڕەپارەیەکی زۆریش قەرزدارە و نەیداوە. دەستەکە ڕوونیشی کردوێتەوە بۆ هۆیەوە فرۆشتن و بازرگانیکردن بە هەر سیمکارتێکی نوێی سەر بە کۆمپانیای کۆڕەک بۆ پەیوەندیەکان ڕابگیرێت و داوا لە هاوڵاتیان دەکات هیچ سیمکارتێکی نوێی کۆڕەک نەکڕن. دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق و تووشێتی لە ماوەی 10 ڕۆژدا پەیوەندی تەلەفۆنی نێوان کۆڕەک و کۆمپانیەکانی دیکەی پەیوەندیکردن ڕادەگیرێت. ئاماژە بۆ ئەوەش کراوە بریکارەکان و خاڵەکانی فرۆشتن هیچ بەرهەمێکی نوێی کۆمپانیای کۆڕەک نەفرۆشن و بازرگانی پێوە نەکەن بە پێچەوانەوە لێپرسینەوەی یاساییان لەگەڵ دەکرێت.